جيفري بايت بو هولير و بو بغداد كسرداني بغدادي كرد بريارة سرداني هولير بكاتشان برسو بابتكي جیاواز باز بکای چێک لەوانە پرسییان ئاردەکردنەوەی نەوتێرەمی کوردستانە بۆ تورکیا لە ڕێگەی بەغدادەوە بەڕێز ستیڤن تێرنەر شۆڤەکاری جیۆپۆلیتیک و ڕاوێژکاری بازرگانی نێودەوڵەتی لە ویلایەتی ڤیرجینیاوە لەگەڵمانە بێت بەڕێز ستیڤن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان پرسی هەناردەکردنەوەی نەوتێرەمی کوردستان یاخود بەگشتی پرسی وزەی هەرێمی کوردستان بۆتە پرسێکی جیهانی بەدڵنیاییەوە بابەتێکی نێودەوڵەتیە بە تایبەتی بۆ ئەمریکا بۆی کە پیشان بدا بە عێراق پیشان بدا کە بتوانێت هاوکاری هەرێمی کوردستان بێ هەناردەی نەوتی دەست پێ بکاتەوە بە شێوەیەکی کاریگەر یاڵڤێرێ گرنگەوە بزانین یعنی بەڵێ ئەو ببوورە فەرموو ببوورە یعنی ئەڤەش کارە تێتەکردن یعنی ئالیکاری هەرێمی و بەغداد تێتەکردن ji بۆ هەناردەکردنا نەفتا هەرێمی جێگرەوەیە یعنی ئەمریکاش جێگرێکی گەڕە ji بووی ئەنەرژیا و رووسیا ji بووی ئەوروپای فرێت کردیان jî بابەت gelek şindê girîngtir e پێم وا بێ ئەمریکا لەبارەی عێراق و هەرێمی کوردستانەوە دەیانەوێت کە با بڵێن کێ بڕکەیەکیان هەیە لەگەڵ ئێران و چین بە نمونە بە عێراق پیشان بدا ئەمریکا دەوێت بە عێراق پیشان بدات و بە هەرێمی کوردستانیش پیشان بدا بەوەی کە گرنگە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات بۆی کە هاوکاری عێراق بێ بۆی کە عێراق بتوانێت پشت بە نەوتی هەرێمی کوردستان ببەستێ و پێداویستەکانی پڕ بکاتەوە و پرۆفایلی خۆی بەرامبەر بە چین و ئێران بەرز بکاتەوە و خۆی دەسەڵاتی هەبێ بەسەر وڵاتەکەی خۆیدا باشە کاریگەری دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە لە ڕێگەی عێراقەوە بە ناو تورکیایە چ کاریگەرێکی بۆ هەم عێراق هەم بۆ تورکیا هەم بۆ جیهانیش دەبێت بە تایبەتی بۆ عێراق پێش هەموو شتێ ئەمە هاوکارە بێ حکوومەتی هەرێمی کوردستان سوودێکی باش ئەبینێ ئەمە سەرچاوەیەکی خۆیەتی سەرچاوی سروشتی خۆیەتی و بۆ سەقامگیری ئابووری کوردستان و هاوکاری هاوڵاتیان و خۆشگوزەرانی و بژەوی باشی هاوڵاتیان گرنگە و تا بتوانێت پیشەسازی نوێ و تەکنۆلۆژیای نوێ لەم سێکتەردا بەکار بهێنێ و ئەم مارکێتێکی باشە بازارێکی باشە و ڕاستە کە بودجە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان پارەیەکی باش دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و عێراقی سوودی لێ بینێ و ئابووریەکی زۆر باش لە هەرێمی کوردستان و عێراق دەست پێ دەکات بۆیە ئەمریکا دەیەوێت کە وزە و ژێرخانی وزەی هەرێمی کوردستان باشتر و بەهێزتر بکە و نوێگەری و تەکنۆلۆژیای نوێژی تێدا بەکاربێنێ لە لایەکی دیکەوە بۆی بسەلمێنێ کە بەڕاستی هەرێمی کوردستان هاوپەیمانێکی زۆر زۆر باشە نەک تەنها لە ڕووی سیاسی و سەربازیەوە بەڵکو لە ڕووی وزەشەوە و دەتوانێت هاوکاری عێراق بێ لەوەی کە خۆی ڕزگار بکات لەو هەژمونەی ئێران و چین هەیە جارەی جێفری پایەتی یعنی وەکە کەساتیە تایبەتمەند ji بووی میلەفێ ئەنەرژیە و تایبەتیژی ناوچەیە ئەگەرم بەحەس بکەین یعنی بڕیاردانە یانژی کوشتنا دەمیە بەبەستە کوشتنا دەمی چکی ئەفدەمە کە بەحسە هەناردنا نەفتا هەرێمەوە کوردستانی تێکردن سەرۆک وەزیر مەسئول بارزانانی واشنگتن کوشکاسپی بەحەسینە مژار گەرمی هاتیە وەرگرتن سودانی واشنگتن دیسا ئەردۆغان ژی سەردانا خودداش بووی بەغدا و هەولێری ژی ئەف مژار بەحەس کردی یعنی مەبەستە من ئەڤە دێ بڕیاردان بە یانژی هێشتا دەمدوێت ئەvێ مژارێ دەبێ بڕیارێک بدەن ئێستا بڕیارەکە بدەن چکە ماوەیەکی زۆرە لەسەر بابەتە قسە دەکرێت و هێشتا بەردەوامە بەڵام دەبێ ئەمە دەست بەجێ دەست پێ بکاتەوە چونکە خەڵکی کوردستان دەیەوێت کە سوود لە ژێرخانی وزە و ئابووری خۆی وەربگرێ ئەمە دەبێ بڕیاری لێ بدرێ واتە ئەمە هاتووە بۆی کە ئەم دوولایە نزیک بکاتەوە بەغدا و هەولێر و بڕیار بدەن پێم وا بێتە کاتی ئەوەیە بڕیار بدرێ زۆر باشە هاتنی یاریدەدەر تا چەندە جێفری پایەت ینی هاتنی جێفری پایەت تا چەندە پرۆسەکە خێراترە کات ینی پرۆسەی لێک تێگەشتنی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان
بەڵێ بەدڵنیاییەوە دەبێت کاریگەریەکی زۆر باشیە بێت چونکە ئەم سەردانە نەک تەنها بۆ بەردەوامی ئەم پرۆژەیە بەڵکو هەوڵێکی گشتگیری ئەمریکایە و ئیدارەی بایدنە بۆی کە ئابووری و شێرخانی یاریمی کوردستان باشتر بکە و عێراقیش باشتر بکە کاتێک کە پایەت دەنێرێ وەکو یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ سەرچاوەکانی وزە چونکە کاریگەریەکی باشی هەیە وەکو نوێنەری وەزیری دەرەوە و بایدنە بۆ ئەم بابەتە و نوێنەری وەزارەتی دەرەوە بۆیە کە دەتوانێت کاریگەریەکی باشی هەبێ و هاوکار بێ لەوەی کە ئەم دوو لایەنە لە یەک نزیک بێتەوە بۆی کە دوجار بە شێوەیەکی کردداری ببینین کە ئەم هاوکاریە دارایی ئەم بەرەو پێشونە دارایی و ئابوووریە لە عێراق وەرەی کوردستانە دەست پێ دەکات بۆیە هەنگاوێکی باشە بە ئاڕاستەیەکی باش بەڵام بەشێکە لە هەنگاو و سیاسەتێکی فراوانتر ئەس بەجارەوەکە شرۆڤەکاری جیۆپۆلیتیک ئەس بەرسڤێشتە وەرگرم تایبەتیژی دەما دەڕبازبووی دەئێدی دەرەخستنا نەفتەی و هەناردەکردنەوەی مژار بوو لێش ئەڤروپی بە تایبەتیژی گۆڕانکاریین کەشەهەوەیک و کاریگەریین دەرەخستن و هەناردنەوەی گەلک هەبینە ئەمریکا vêcarê dê bi çi awayekî alîkar bet gel Iraq û Herêma Kurdistanê bi awayekê baştir neft bête derêxistin êdî şîna karîgeriyên xirab hebin qazanceke baştir hebe ji bo keşehewayî yani ji vî alî ve dê çi alîkariyek hebet nêvbera her sê aliyan da بەدڵنیاییەوە گفتوگۆی تەکنیکیش دەبن هەماهەنگی تەکنیکیش دەبێت بەکارهێنانی تەکنۆلۆژیا و تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و هاوکار دەبن بۆی کە هەردوو لە هەرێمی کوردستان و عێراق سوود لە وزەی نوێ بووە وەربگرن لە سەرچاوی خۆرەوە و هەروەها کار بکەن بۆی کە غازی سروشتی و نەوت زیاتر زیان بەژینکە نەگەیەنێ و بە شێوەیەکی باشتر بەکار بهێنرێ ئەمریکا تەکنۆلۆژیای زۆر باشی هەیە لەم بوارەدا ئەکرێ نوێگەرێکی زۆر باش بکات لە کەرتی وزە لە عێراق و هەرێمی کوردستان و کار بکات بۆی کە باڕاستەیەکی باشتر کاریگەرتر و دۆستی ژینگەتر کار بکەن و سوودی لێ ببینن و دوجار بۆ هەرێمی کوردستان و ئەمریکا و هەموو جیهان باش بێت باشە بەڕێز ستیڤن لە ماوەی ڕابردوودا سەرچاوی وزەی هەرێمی کوردستان کە کێڵگەی گازی کۆرمۆرە کرایە ئامانج هاتنی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان لە پاش ئەم هێرشە چ پەیامێکی تایە بۆ ئەو لایەنانی کە دەیانەوێت سەرچاوی وزەی هەرێمی کوردستان بکەنە ئامانج وەکو پەیامی ئەمریکا من پێم وایە بێ ناتوانێت ڕوبەڕووی ئەم هێرشانە بێتەوە بەڵکو ئیدارەی بایدن ئاسایش هەرێمی کوردستانی زۆر بەلاوە گرنگە ئەمە بۆ ئیدارەی بایدن و خودی سەرۆک بایدن گرنگە و بەرپرسانی ئیدارەکەی بەردەوام نردۆتە هەرێمی کوردستان بۆی کە هاوکار بن لەوەی کە ئەم پیشەسازی زۆر گرنگە لە کوردستان بچێتە پێشەوە کە ئەنەرژی بابەتێ بەرفرە لەگەڵە جۆرە بەحسان نەفتەی هاتیەکردن چه هەرێما کوردستانە چ ژێ عێراق بایدی vêdawiyê zêde behsa gaza siruştiya Herêma Kurdistanê jî tê kirin heta çira de ev ji bo navçeyê giring e dê Amerîka çawa alîkar ve piştî vê serdanê navçeyên din taybetî jî vekolîn ser bênekirin êdî gaza siruştiya Herêma Kurdistanê zêdetir qazanç hebe ji bo vê navçeyê bigiştî ne bitinê ji bo herêmê بەرەو پێشچوونی ئابووری بابەتێکی گرنگە و هەستیاریشە گازی سروشتی ڕاستە پارەیەکی زۆر باشێ بۆێنێ بەڵام دەبێ لێکۆڵن و کرێکات بکرێت لەسەر وزەی نوێ بووە و چونکە پەیوەستە بە ئاسایش و ژینگەی هەرێمی کوردستانەوە چونکە دەبێ هەرێمی کوردستان ببێتە شوێنێک کە پشت بە وزەکەی ببسترێ و کار بکات بۆی کە سەقامگیری بۆ ئاسایشی ناوچەکەش بپارێزێ و دەبێ سوودێکی زۆر باشی لێ ببیندێت ڕێز ستیڤن تێرنەر شرۆڤەکارێ جیۆپۆلیتیکی و ڕاوێژکارێ بازرگانیە نێودەوڵەتیش ڤەرجینیا هین گەلمەدا پایکی ڕاستەخۆ گەلک سوپاس بووە